ئاخری گۆرانیش ئەوە نەخۆشم دەردم گرانە دەردیم گرانە دەرمانی دەردت بۆ من دەرمانە وای ناوە ئەم دەرگایە ساڵی 1921 وەک ئێستا داخرا بوو. هەر ئەو ساڵە لە پشتم دەرگا داخراوە قیژە و ناڵەی ئامەکەیفێ، تێکەڵی زریکە و گریان و پەلکوتانی منداڵێک بوو کە لە بۆکان وەک کە و قاسپەی دەهات. لە تاران و کرماشان بولبولە و دەچریکێنێ، لە بەغدا پەرسێلکەیەکی باڵشکاوە بە سلێمانی و هەولێریش ناحەسێتەوە. ئێمە سێ برا بووین، برا گەورەکەمان کاکەمینە بووە، برا نێوەنجێکەمان کە کاک زیرەک بووە، ئەمن لە هەمویان شکۆڵەتر بنم. ماڵمان لە بۆکان بووە، لە پشت مزگەوتی جامیعەوە هەتا هاتوونەتە دەوت. کاکە حەسەنم گۆرانی بێژ بوو، گۆرانی دەکوت، کاکەمینەم کاسب بوو، ڕانەندە بوو، مارێکی بەلایەکدا. ئەو دوو کچی هەیە لە تەرانە، پێیان خۆش نییە ئەوان بێن سەر تەلەڤیزیۆن من لە باتیوان قساکەم. وەڵا لە داوەت بووین، ئەمن ئەودەم 38 ساڵ دەبووم، جەوان بووم. ژنێکی لێ بوو زۆر جوان بوو، کراسی ڕەشی لەبەردا بوو. کوتی کراس ڕەشەیە، ناز دەفرۆشێ، خۆت مەشارەوە، خۆت مەکەنێ و چرپیودارەوە. کۆڵەکەت دانە تاوێک بێ بەلامەوە لە دار دەهاتەوە، لە دێ بووین، داوەتیان کردبووین. ژنە کۆڵەک دارێکی پێ بوو. کوتی کراس ڕەشێ، ناز دەفرۆشێ، ئەی چاو ڕەشێ، کۆڵەکەت دانێ تاوێک بێ بەلامەوە. من عاشقی قسەکانت بووم لە پار و پێرارەوە. کراس ڕەشێ سەودا خۆشێ، ڕوودا پۆشێ، خۆت مەشارە خۆت مەکە بەنوژێر ئەی هاوار کوڕێدارە عشقی باڵات بووم بۆ مردوم لە پێرارە هەمووشەی قەرەژۆزی زۆر دەکرد، هەمووشەی کوێرەکانی دەکرد، ماڵە حایزعیدی کوێرەکانی مریدی زەمبیل بوون، زۆری دەچوو ماڵیوان، زۆر لە قاخڵاوە دەماوە ماڵە کاکسەی کامیلی ئیمامی. خۆلاسە هاتە دەرێ لە مردۆشخانەکە و منیش کەوشەکانم شت بوو، ئەویش کەوشەکانی خۆی شت بوو. کوتی بەکرە چ دەکەی ئەوە بۆ لێرەی چ دەکەی؟ منیش گوتم چۆن چ دەکەم، شاعرم چۆن زۆر پێکەنی. کوتی بەخوای بێعەقڵە، من دەڵێم چ دەکەی؟ دەڵێ شاعرم. کوڕە کارێک، بارێک، باغێک، بێستانێک، بەرمەڕێک، بەرقەلێک، باشکی قەل بوو، زۆری باسی قەل دەکرد بە ڕەحمەتی خودای قەل بکڕە بچۆ بەر قەل گۆرانی چی پێ دەکەن یەکەدەم کورد شاعرم. 5 ساڵی تەمەنە لە ناو کۆڵانەکانی گەڕەکی قەڵای سەرداری بۆکان وەک چۆلەکە دەجریوێنێ کە پێی دەڵێن باوکت بۆ هەمیشە فڕیوە و ئیتر ناگەڕێتەوە. دایکی ناوی ئامینەیە، بۆ بژێوی ژیانیان ناچار دەبێ چەند جارێک هاوسەرگیری بکات، بۆیە بە ئامەکەیفێ ناسراوە. چەندین پیشە تاقی دەکاتەوە، بەڵام تاقیکردنەوەی شۆفێری کارەساتی بەدوادا دێ و ئاوارەی باشووری کوردستانی دەکات. چەند خۆشە وەی خاکی دڵگیرە، ئەو کچە لەو ماڵە بۆچی کۆت و زنجیرە.
ئەو ئەکسەی کە دەبینی ئەوە ئیساڵی پەنجایە. ئەمن دەستم لە دەستیدایە سوعالی لێ دەکەم هەموو نقلەکەی خۆی چۆن دەگەڵەوانێکە لە تارانێ و لە کرمەشانێ و لە سەقزی و لە بانەی و ئەوانەی هەموو بۆ من باس کردووە. ئەوان ماڵیان لە قەرموسالی بوو، قاوەخانێکی گەورەی لێ بوو، خەڵک لایەن دەدا و دوێ ماشێن نەبوو، ماشێنی باری و ئەوانە هەبوون سەواری و ئەو شتە نەبوو. چۆکن مینەخانی بینێک لەوێ بوو نییە شۆفیر هەر داهاتن و دەمانەوە لێوە دەبوو شەوانش دەمانەوە دوای دەگەڵ یەکێک لە شۆفیرەکان بوو بە ئاشنا. شوفر ماشینێ دێ لە دراوێرە تۆ دلێ بخڕامە تێرسا دوێرە گەر بگەیە یارم خێرە بیلا بێوی زەینم کوێرە یاڵا شوفێر یاڵا زووگە یارێ تەنانەت بەینابین ئیتر کابرا ماشینەکەت جێ دێڵێ ئەڵێ حەسەن ماشینەکە بشۆرە و خاوێنی بکەوە تەمیز و تا وەختێ من بێمەوە. دێنە دەچنە قاوەخانی میرەدەی لەوێ ڕات دەدن لە قاوەخانی چاک بخۆن یا ناهارێک پێ فڵانانە شڵاتن کابرایەک لێ ئەزانێت ئاغا بەخێر ئەنگۆ ماشینەوە پێە ئەنگۆ باری دەبن کارە دەکەن چەمەوە تۆڵام دارش زۆرم هەیە دەی بم وتی کابێ هەر یەک و دوو دەڕوا ماشین گوێرم دەوێت لە نیوەی ڕێدا لە هۆرازەی حەسەن زیرەک لە لای سەرەوە لە دەستی خۆی کە ماشین لێ دەخڕێ ماشین ئاوری گرت حەسەن خۆی فڕێدا کابرای سێعەبدار لە ماشینیدا سوتا دەگەڵ دارەکەی ئیتر ئەترسێ هەر لەوێەوە خۆی ئەیوت ئیتر ڕام کرد و ڕانەوەستام لە سەقزەوە خۆم گەیانە کوردستانی عێراق. ئەیوت چوومە ئەوێ و ئیتر ماوەیەکی زۆر لە کوردستان عێراق بووم لەم دێیەکە بۆ ئەو دێ و لەم لا بۆ ئەو دێ و بۆ ئەو شارەکە و خولاسە ئەگەڕام. ئەیوت تا ڕۆژێکی چوومە بەغا وتم لە بەغا کارێک کاسبیە شتێ پیا بکەم. شاگردی ناو هۆتێلێکی بەغدایە سینیەک چای بەدەستەوەیە و لەسەر تاپایی جستەی گۆرانی دەتکێ ڕۆحی لە بۆکانە و خۆی پێناگیرێ سەر دەلێرێنێتەوە و گۆرانی دەچڕێ پاڵ پەنجەرە بەر دەرگا ناوهۆڵ و تەنانەت ژووری میوانەکانی هۆتێلیش پڕ دەکا لە چریکە و گۆرانی دەیبەنە ناو ڕادیۆ کوردی بەغدا تا لەوێ پڕ بەزاری بچریکێنێ و خۆی لەو گۆرانیە پەنگ خواردووەی ناو سینگ و ڕۆحی ڕزگار بکە. خۆی ئەیوت لەوێ گارسۆن بووم. جا ئەو هۆتێل شمالە لەوانەیە کە هەر ئەو کەسە کە دایناوە و تەئسیسی کردووە لەوانەیە هەر خۆشی کورد بێت. ئیسە من نازانم لەوە ئاگانی بەڵام ئەیتر ئەیان و مەکۆی کوردەکان بوو. یانە کوردی باشوور کە چووەتە بەغا چووەتە هۆتێلی شمال. تا ڕۆژێ مامۆستا عەلی مەردان کە تەشریفی هاتبوو بۆ کرماشان مامۆستا عەلی مەردان دوو جار تەشریفی هاتووە بۆ ڕادیۆ کوردی کرماشان. یەکێ ساڵی 1340 1961 و یەکێکیش 1962. لەوێ مامۆستا عەلی مەردان تەشریفێکی بۆ هۆتێل شیمال کە دۆستێک کەسێک ببینێ وڵات تماشا ئەکا گارسۆنێک کە دێت بەینابین شتێک ئەڵێ دەنگی خۆش ئەڵێ ڕۆڵە تۆ کێی ئەڵێ وەڵا قوربان من خەڵکی بۆکانم لە بۆکانەوە هاتووم ناوم حەسەنە ئەڵێ وەکو شتێ دەنگت خۆشە شتێک بڵێدا بزان ئەڵێ قوربان جەنابەت کێ ئەڵێ من عەلی مەردانم ئەوش ئیتر ئەزانێ کە ئێمە مامۆستا عەلی مەردانە و ناودارە و لە ڕادیۆ بەغایە و ئەمانە ئیتر ئەڵێ قوربان وەڵا نازانم شاید ئەگەر تۆ پەسەندی بکەی
بەسەر چاو گۆرانیت بۆ ئەڵێ ئیتر گۆرانی ئەڵێ مامۆستا عەلی مەردان ئەی فەرموو من بردوومەت ڕادیۆ بەغا سنگ تاقیی سرایە ئەو نزیکی بەغدایە بەوەی بادی هەوایە زولفی هەودا هەودایە بە ڕۆژکە ئەو لە مداداتێیە شەوێ لە ژوان منایە بۆ بەڵێ نەرمە نەرمە ئەو سەر بەغدا زۆر گەرمە بعد الحاصل ذاكام كم عبادة كم شرمايا السلام عليكم. ئەمن لە ئێران و لە عێراق سێ نێوم هەیە ئاوا دەڕۆین بۆ خوارێ بۆ ئەترافی جامەرد و هەوشاروەوانە پێم قادر بزروک لە وڵاتی گەورکان و مەنگۆڕان پێم دەڵن قارەبۆکانی لە سەردەش هەتات وەکاتە کەرکووک پێم دەڵێن قادر غەریب دەمر کاسبیم نەدەکرد هەر دڵی خەڵکم خۆش دەکرد جا وەختێکی وا بوو ماڵمان لە گاینجە بوو وەڵا عەلی زەردانێک بوو نۆکەری عەلیاغای کانیسیران بوو لەسەرا حەسەنی ڕەحمەتی مامۆستا حەسەن زیرەک پەیدا بوو نەمدەناسی ئەمنش هەمیەتم نەدا دەمکە خەڵک کوا دەتوانێت لەگەم گۆرانی بڵێ کەوایەکی چەتارەی سووری لەبەردا بوو ئەگە هات پێیان کوتیان وەڵا ئەمە حەسەن زیرەکە ئەو دەیناسی کوتیەوە حەسەنی ئامینە کەیفەیە زۆر چاچی دەڵێ وەڵا هات لە لامان ڕاوەستا و هات کوتێرە کاکە کوتم بەڵێ کوتی ئیجازەیە بەندەکە لەگەڵ بڵێم ئەمەش وەمزانی سەری بەندەکەم بۆ دەڵێ پێم فەرموو ئەگە هاتە نێوشایەکە لەڕەوە هەنارێکی دایەنە هەر نەمبیست بوو کوتێرا و ئافرەتە نێوی چییە؟ کوتیان وەڵاوە نێوی مەریەمە کچیە مام عەلیە عەلی زەردان جا وەک ئەسێرەکەی بەری بەیان وا بوو کوتی هەنار هەنارە هەنار نییە هەنجیرە قاشقاشە وەک پەنیرە یارم کچی وەزیرە چەند بەڕاو و تەکبیرە حەو مردوم لە گۆڕێ بێ مریەمە تۆم لە بیرە ئێرە بۆکانە ئەو کوچەیە کوچەی ئەحمەدی دەرمانگای پێ دەڵێن ئێرە ئەلەو نەفشەوە تا سەر نەفشێ کاسێکە قاوەخانەی کاک ڕەحمانی حەسەن شەمان بووە حەسەن زیرەک وەختی خۆی لەو قاوەخانە دانیشتووە هەمیشە ئەو کاتێکە لە بۆکان بۆ لێرە لەگەڵ کاک ڕەحمانی حەسەن شەمان برادەر بووە لەگەڵ میرزا ئەحمەدی دەرمانگا برادەر بوو هەمیشە لێ لەو قاوەخانە پێکەوە دانیشتون و ئێمە لە خەمەتیاندا بووین و سەردانمان کردو و هاتوین و چوین و قسەمان لەگەڵ کردو ئەو قاوەخانەیە بە نێوی قاوەخانەی کاک ڕەحمانی حەسەن شەمان منشورە کاتی خۆی حەسەن زیرەک لێرە بۆ هەمیشە بەڵام لەبەر ئەوەی کە بەش بوون و تایەفەشدا بوونەتەوە ئەوە کراوەتە یەک و دوان و سەن ئەو کراوەتەوە دوکانە و بەشکراون دەبۆ قاوەخانەوە خۆی بمێنێتەوە بە خاتری مامۆستا بەڵام دەستیان لێداوە بچمە سەرناڵشکێنێ باران بەربایە بۆکەرانێ ئەی وەی باران بەربایە بۆکەرانێ یاری منی هەیار ناجێبە وەی وەی غازێمە بارێکەونەیە شمیلانێ مردم کورتێ خەڵدایانەدایانێ ساڵی 1950 گەڕاوەتەوە بۆکان تا بەدیداری کەسوکاری شاد بێتەوە فێنکایی سەر ناڵشکێنە گەرمای بەغدا بەجەستەیەوە نەهێڵێ و پڕ بە گەروی بچریکێنێ
بەدەم چریکەی بمبەنە سەر ناڵشکێنە هەواڵی کۆدەتا لە عێراق دەیترسێنێ جارێکی تر بگەڕێتەوە بۆ ڕادیۆ بەغدا. بۆیە دەبێتە کارمەندی ڕادیۆی کوردی تاران. لە مەهاباتێ داوەتی ماڵ ئاغای حوسێنی بوو لەوێ بوون. لە دوایە من هەستام کوڕەکەش لەگەڵە مەستال لەکەن مندا دەنیشت. کوڕی دادستانی خەڵکی کرماشان بوون. وەڵا چووینە مزگەوت نوێژمان کرد و نوێژەکە خلاص بوو دادستان فەرمووی کا قودرەتم گیان کوتی ئەو کوڕێ لەگەڵ تۆ نوێژی کرد پاش 15 ڕۆژی دیکە داوەتی وێدە بە قەولم پێ بدەی کوتم ما بۆ چاوانێت قەولیت پێ دەم ئادرێسی ماڵمدایە ژمارە تەلیفۆنمدایە وەڵا ئەمیش لەگەڵ ماملێ بووم وەڵا لای نیوەڕۆ بوو کوڕەکەی هات براکەشی لەگەڵی بوو وەڵاستان قادری شامرادم برد و مەنافی عەبدوڵڵا زادەم برد و سواری ماشێن بۆ ڕۆیشتی نەوێ هات لەگەڵ برای دادستانیە من ئاوەدم دیتم کوتم خدا ئاغا چۆنەوانە وەڵا بڕە گۆرانەکە کوت و هات لە پەنام دانیشت کوتم یەڵڵا ئاغا کوتی باوکم من ئاغانیم من خانەندەم کوتم خانەندەی بەخێری کوتم چ دەڵێی کوتی دوگمەت داخەم بۆ لێدا ئەمنیش بڕەک ڕاوەستام لە داوەتی قادراغای ماسوێ بووم شەوی جومعە بۆگە ئەو گۆرانی حەسەن جیرێک لە بەغدایە کوتبووی بڕێک ڕاوەستام کوتی نازانی کوتم دەزانمەوە هەنگە تورکیە ئەوە یەک نەفەر کوتوێتی ئەتۆ سەری گۆلاکی بچی پشکێنی ئابڕووی وی دەچێ کوتی چێ کوتم حەسەن زیرەکێکەیە ئەوە گۆرانی ویە کوتی چووکەت حەسەن زیرەک بەخۆمە وەڵا گاواکم ماچم کرد ئەوژە منی ماچ کرد بۆم لێدا دەستی پێ کرد هەر دەتکوت کەوە دەخاسپێنە گۆرانی خلاص کرد و وەڵا دادستان هاتە خوارێ ماچی کرد ئەمنی ماچ کرد ئەوی ماچ کرد ئەرەوەڵا 17 ساڵ پێکەوە بووین ئیدی هەر جێگایەک دەچوین تەواوی دیەکە دەهاتە کنمان ژن و پیا و منداڵ و ئاغا و مەلا و هەموو دەهاتن داوەتی ماڵە دادستان خلاص بوو لەوێ دادستان لە دوێ ئەکاسی نرد لەوێ ئەکسی کێشاین دوو بە دوو جا ئەکسێکی کەشە بوو دادستانی ئەوی نەدامێت دادستان کوتیەوە من هەڵیە دەگرم هەر ئەوە من هەڵم گرت هێنامەوە یەک دانێژلەکەن حەسەن زیرەک بوو ئەرەوڵا کسمان کێشە جا من هەر ڕام گرت دادستانی خۆی بردەوە و حەسەن زیرەکیشی خۆی هەڵگرت قوربانت بێم ئەی بای وادایە قوربانت بێم ئەی بای وادایە ڕووبان لەسەر یارم لادەم ببینینی دێڵم شادەیە دوگمەت داخەیە دوگمەت داخەیە دوگمەت داخەیە دوگمەکەت کەس نابینێت مەلیک فەیسەڵ تاجگوزاری ئەکا لە عێراقا حەسەن زیرەک بۆ ئەو تاجگوزاریەی مەلیک فەیسەڵ گۆرانیەک ئەڵێ کە بەرگەردانەکەی ئەمەیە دەلێدەن لە تەبڵی شادومانی نایە سەر تاج فەیسەڵی سانی ئەمە ئیتر بەینابین ڕادیۆ بەغا بەڵاویە کاتەوە ئەم گۆرانی حەسەن زیرەکە بۆ بە مەلێک فەیسەڵا وتویە و مەلێک فەیسەڵیش شای عێراق عەبدولکەریم قاسم کودتای کرد و حکوومەت مەلیکی لە بین برد و کۆماری ڕاگەیاند خۆی ئەیوت من لە بۆکان بووم کە لە دوای یەک دوو ڕۆژ بیستم کە عەبدولکەریم قاسم کودتای کرد کە ترسامی تروتم ئیتر ناچمەوە بەغا من گۆرانیم بە مەلیک فەیسەڵا وتووە لەوانەیە بمگرن منیش بکوژن چون گویا ئەوانەی کە
خزمەتێکیان کردبێت بە حکوومەتی مەلکی لە دەورەی عەبدولکەریم قاسمە سزا دراون ئیتر حەسەن زیرەک ناوێرێ بگەڕێتەوە ئەو لە بەغدا بوو هاتەوە چۆ مەهاباد لە مەهاباد ئاغای جەژنێک بوو جەژن بوو ئاغای وەرەهراموانەگەرێ بوو نەویش لەوێ دەیکو لەگەڵ محەممەدی ماملێ لەگەڵ چەند نەفەرێ دەیان کرد ئەو عینە ئەو باگەرم گۆرانی دەکە وەرەهرام پێی خۆش بوو گەورەی مەهاباد بوو وتی ئاغا تۆ لازم بۆ ناردی بۆ تەران لە تاران بوو لە تاران ئەرزام چەند بدێت لەبێ گۆرانی ئەمجار لەوێ ئیستگایان بردە لەگەڵ شکرلای بابان دایان بە کرماشان چوونە کرماشان لە کرماشان بەربوونە گۆرانی کتور و بەزم و ڕۆژ و تا مدەتێک لەوێ بوون. حەسەن زیرەک لە بۆکانە بێت کاک ئەحمەدی موفتیزادە و برای گەورەی کە پێیانەوت عەبدوڵڵا پێیانەوت ئاغا ئەو دوانە عاشقی دەنگی حەسەن زیرەک بوون حەسەن زیرەکیان زۆر خۆشەویست کە خەبەردارە بن حەسەن زیرەک هاتووەتەوە و لە بۆکانە و ئیتر ناوێرێ بچێتەوە عێراق هەڵەسن ئەچن ئەیهێنن بۆ ماڵ خۆیان ئەیهێنە سنە و کاک ئەحمەد موفتیزادە لە پاش ماوەیەک ئەڵێ بە حەسەن زیرەک ئەڵێ ئیسە تۆ ئیتر ناتوانانی بشیتەوە عێراق لەوانەیە ئەگەر بچی عەزیەتت بکەن هەل لێرە خەریک بە لە رادیۆ سنە من ئەتبەم ئەتسوێرم وەڵڵا کاک ئەحمەد موفتیزادە ئەیباتە رادیۆ سنە خۆی ئەبێتە معەرفی خۆی ئەیناسێنێ بە رادیۆ سنە و ئیمزا ئەکا لە رادیۆ سنە وەری ئەگرن و حەسەن زیرەک لە رادیۆ سنە خەریک گۆرانی وتن ئەبێت کە ئەو وەختە مامۆستا حەسەن کامکار لێرە بووە لە سنە سەرپەرستی ئەو ئۆرکێسترە بووە ئیتر حەسەن زیرەک لەوێ کارەکات وەڵا بینێکی پێ ناچێت کە لە تارانیش بەرنامە کوردی ئەکەوێتە کار دوو مامی کاک ئەحمەدی موفتیزادە دکتۆر سدیقی موفتیزادە و دکتۆر عەبدوڕەحمانی موفتیزادە هەردکیان لە تارانە بن هەردکیان مامۆستا بوون ئەوانە ئەچنە رادیۆ کوردی ئەوان تەلێفۆنەکەن لە ئەحمەد موفتیزادە پێ ئەڵێن ئەحمەد هەڵسە بێ بۆ ئێرە لێرە بەرنامەی کوردی کەوتوتە کار و ئێمە خەریکین تۆش کوردی زانی وەرە یارمەتیمان بدە وەڵا ئەڵێ مامۆ ئەگەر وایە گۆرانی بێژێکی باشیش تان بۆ دێنم ئەڵێ کێ ئەڵێ حەسەن زیرەک باشە حەسەن زیرەک چییەکا لەوێ ئەڵێ وەڵڵا حەسەن زیرەک هاتووە و لێرێ و ناوێرێ بگەڕێتەوە عێراق زاريم معويم لا تاراني برميز كم ديد وقبا ياروني كجتي ايتم خويا دادي ايزاني بيدي لا يصار دويو اتشاوي امزاني چون بۆ تاران ئەرزی ئاغای خۆم لای ئێوارە درەنگدانێ بوو چوومە مەیدانی ئەرک ئیدارەی رادیۆ لەوێ بوو وڵا چوومەوێ پرسییم کتیان ئێستا دێوڵا لەو عینەدا هاتن وڵا دیم خێزانی لەگەڵی بوو کتێوە خێزان مەحسەینەوە مێناوە مێدەی زەندی ئەویە نابوو لەوێ لەگەڵیان بووم تا شەو سەعاتین و هەستان ڕۆیشتینەوە بۆ ماڵێ دوایەوە ئەگەر دەچووم بۆ لایەن خەیار شۆری تەورێزیان دەویست بۆم دەبردن کچیان دەویست بۆم دەبردن بازەشتێکیان دەویست لە تەورێزەوە بۆم دەبردن هێندە شەوانە 2 سەعات بەیەکەوە بووین گۆرانەیەکی بۆ کوتم دەخەوتمە دی سەرم لە ناوازی دەخەوتم گرێنە قاشچین خەمباجی ئەمان ڕەسوورەتێ یارایان ببین گوڵباجی یا کاژ هەمچین سوورەتێ خەمباجی یا تەرکی کۆن سوورەتگەرێ گوڵباجی
باجی خم باجی امان خم باجی امان گل باجی خانی خنجر گردایم کوشی گل باجی ساڵی 1962 ڕادیۆی کوردی تاراندا دەخرێت و حەسەن زیرەک و هاوڕێکانی دێنە کرماشان. پەخشی ڕادیۆی کوردی کرماشان بربڵاو دەکرێت بە جۆرێک زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە ئەوروپا بتوانن گوێبیستی بن. لە کرماشان گەرۆی زێڕینی زیرەک و پەنجەی ئاڵتوونی میرزادە یەک دەگرنەوە و دەبنە دوو باڵ تا هونەری کوردی بگەێنە ئاسمان. حەسەن زیرەکی ڕەحمەتی ساڵی 1341 هەتاوی کە بکاتە 1962 لە تارانەوە لەگەڵ خێزانیا نەقل کرانە کرماشان هاتنە کرماشان. ئیتر ماوەی 4 ساڵ لە کرماشانە بوو. ئەتوانم بڵێم کە باشترین گۆرانیەکانی حەسەن زیرەک ئەو گۆرانیانن کە لە کرماشان و لەگەڵ ئەو ئۆرکسترە کە لە کرماشانە بوو تۆمار کراوە و حەسەن زیرەک گۆرانی بووتووە. موجتەبای میرزادە من بردمە ڕادیۆ ناهات ئەیوت کارم پێ نادەن. جارێک چووم وتویانە تۆ مناڵیت کارم پێ نادەن. ئیتر بردم سپاردم بە محەممەدی عەبدوسەمەدی. محەممەدی عەبدوسەمەدی بەڕاستی زۆر قەدری گرت وەختێ ڤیالۆنی ژەند و ئیتر وتی تۆ بەڕاستی بلیمەتی. ئیتر ڕایگرت و ئەویش بوو بە ژەنیاری ئەو ئۆرکێسترە لەگەڵ حەسەن زیرەکە. ئەیتر موجتەبای میرزادە باوەڕ بکە زۆرترین کاتی لەگەڵ حەسەن زیرەکە ڕابرد هەر لەگەڵ ئەوا بوو. چەند جار من لێم پرسی وتم بۆ ئەو نەدۆستی لەگەڵ حەسەن زیرەک. حەسەن زیرەک لەوانەیە کە 40 ساڵ لە تۆ گەورەتر بێ. ئەوە چییە؟ وتی وەڵڵاهی حەسەن زیرەک ئینسانێکی نابغەیە، ئینسانێکی بلیمەتە. وتم تۆ ئەزانی کە حەسەن زیرەک نەخوێندەوارە؟ وتی بەڵێ ئەزانم نەخوێندەوارە، بەس ئەوەندە گۆرانی ئەزانێ و ئەوەندە لە گۆرانی کوردی و لە مۆسیقای کوردی شارەزایە کە من خەریکم شتی لێ فێرە بم. حەسەن زیرەک وەستای بەستەی کوردیە، مامۆستای بەستەی کوردیە. تۆ بڕوانە لەو وەختەوە حەسەن زیرەک نەماوە تا ئیسا 4 گۆرانی تری وەکو حەسەن زیرەک نەهاتوێتەوە. سەیرە حەسەن زیرەک ئەوەی گۆرانی لەسەر ڕووی زەمین هەمووی خوێتی. ئەمە هەوریلاری ئەو نییە، ئەوە بۆ خۆم دەزانم و دەمناسی. هەوریلار هی ئەحمەد هەڵوا و ئەحمەد خەیاتە، خەڵکی ڕەحیم خان بوون. ئەو وەختە خانمەخانم بوو، ژنی حەمەحسێن خان بوو لە تایفەی قازیان. خانمەخانم ژنی حەمەحسێن خان بوو. ئەلانیش کوڕەکەی ماوە، کوڕەکەی نێوی سەردارە. تۆرا بوو هاتوو بۆ ئەرمەنی بڵاغی. خانمەخانم قەرەواشی لەگەڵ بوو، قەرەواشی لەگەڵ بوو. جا خانمەخانم پارەکە مرد، لە گەوهەری جوانتر بوو. هەوری لە کۆڵدا بوو. ئەگە ئەوانی ئاوا دێن ئەحمەد هەڵوا دەڵێ ئەحمەد، دەڵێ بڵێ، دەڵێ کەدۆکە ڕاگرە، دەڵێ بۆ، دەڵێ کورا ئاوە خانمەخانم و ئەو قەرەواشانەی لەگەڵە دەچن بۆ ئەرمەنی بڵاغی. هەوریلار لەوێ ئەحمەد هەڵوا داینە. هوار ويفني من وتوهي
ئەمان وەی بەهەشت و بەیانەوەی ئەرێ کوان جارێ ئامان دەستێ مەڵکیرێشە ماڵمان ئێرەیە ماڵی حەسەن زیرەک لێرە لەدایک بووە من لێرە لەدایک بووم حەمەد ئەمینی برام لێرە لەدایک بووە سارای خوشکم لێرە لەدایک بووە لەدایک بوو ئێرە ماڵی ئەمەیە ئێرە ماڵی ئەمەیە داناوا کردووە قوربان ئەوە ماڵی سعید بەگە ئەوە ماڵی سعی ماڵی ئاغای عەتری ماڵی ئەوانە ئێرە ماڵی وەڵەد بەگە ماڵی وەڵە ماڵی ئاغای مرادی ماڵی ئەوان بوو ئێرە ماڵی ئەوان بوو ماڵی ئەوان ماڵی ئێمە ئەوە ئێرە ماڵی ئێمەیە ئێرە ماڵی ئێمە ئێمە لەدایک بووین لێرە لەدایک بوو حەسەن زیرەک لێرە لەدایک بووە حەمەد ئەمینی برام لەدایک بووە من لێرە لەدایک بووم هەمومان لەو ماڵەدا لەو کەینەدا لەدایک بووین ئەوە گرتوویانە تێک چووە ئەو فیلمە لە ڕزایە کێشراوە کاپەتۆڵی سپین بەبەردا بوو ئەویش یەکدانە لەبەردا بوو خورمایی بوو ڕەنگی خورمایی بوو سوور وڵا ئەو فیلمە لێوێ هەڵگیراوە کوتی دەزانێت چییە؟ ئەتۆ بەندە بەهۆ کراس پێدا هەڵ بڵێ ئەمەش بەندێکی پێدا هەڵێم زانین ئەمەش بەکسە ئافرەتێ لە گوێسوانەکە ڕاوەسا و کراسێکی سپی لەبەردا بوو کوتم ڕاوە سای دەڵێ کەڵکی هێن سپی دەڵێ پەڵکی وەمزانی یاری خۆمی نەمزانی دۆستی خەڵکی سەری هەڵێنا کوتی یان پشتێنی پشتت بم یان مەڵحەمی گشتت بم یان جوود برۆی خشتت بم یان ڕفیقی ڕێی چۆڵت بم ئەگەر ئەوانر نەبێ کلیلی یەکدان و بم کوتی وەک دانیشتووی دانیشە جەرگت هێنام لە ڕیشە ئەو دەردەی تۆ لەم نیشە کەنجێ من فتوای تۆمدا وەندە لە کنی دانیشە بۆچی تەڵاقن نادا سەگ بابەی دووچڵە ڕیشە من دەڵێم ڕێم کە جێم کە بەژنە شوشوباریکە چرتە چرتی مەم کە دێ وەک سەحاتی شەریکە کاکە جان تقریبی 2 سەعاتمان پێکەوە کرد بەکار نایە هونەر بەکار نایە کورە بابا گەفتەکەوتە نێو داوە دایرەشی لێ دەدا دەفەی لێ دەداوت زۆر ئێشقی بوو زۆر ئەو دایرەی لێرە دادنە ئاوا دەی سوڕانە نێو داوەتەکە ئەو دایرەیە چۆن دەروێشەکان دەی سوڕێنن ئاوە هەڵی داویشت و دەکەوتە سەر خەمشی نێ دێش بکەتە ئەرزی دیسان دەستی پێ دەکردەوە ئیتر حەسەن زیرەک کە هاتە کرماشان لای کەم ئەبوو هەفتەیەک گۆرانیەک تۆمار بکات باوەکو معاشێکی باشی وەرئەگرت بەڵام هەر داوای زۆرتری ئەکردووەمانە ئیتر وای لێ هات کە تاران وەڵامی نەداوە پێی ئەویش ئیتر وتی ئەڕۆم من پێشتر هەر لە ڕادیۆ بەغا کارم کردووە ئەگەڕێمەوە ئەچمەوە بەغا و ڕۆیشتەوە بۆ بەغا بەڵام بەداخەوە کە ئەگاتە بەغا ئەیگرن تۆمەتی ئەوەی لێ ئەدەن کە تۆ سیخوڕی و بۆ سیخوڕی ئێران هاتووی ئەو کاتەی کە لە بەغا گرتبوویان و تۆمەتی سیخوڕیان لێدا بوو دوایەوەی کە
ئەینێرنەوە یعنی بەرەڵایەکەن لە ڕاستیە لە سنوورە ئیتر دێتە بەندیخانەی کرماشان و لە کرماشانە بوو. ئێستا من وێنەیەکم هەیە کە هی ئەو کاتەیە حەسەن زیرەک لە بەندیخانە بووە کە پلاکی بەندیخانە یان خستووەتە ملی ئیتر دیارە کە حەسەن زیرەک چەندە بێڕەنگ و کز و نەخۆشە فەقیرە. ئەمە ئەم عەکسە تا ئێستا لە هیچ شوێنەکە بەڵاو نەکراوەتەوە. ئەمە بۆ یەکەم جارە کە ئەم عەکسە ئەخرێتە بەرچاوی ئەو کەسانەی کە حەسەن زیرەک و گۆرانیەکانی ئەویان خۆشەوێت. ئەی هاوار ئەی هاوار من لە هیچان نەبووم 18 مانگ لە عێراقا گیرام 6 مانگ لەگەر شکنجەی سازمانی ئەمنیەتی عێراقا ئەوەی کە تەعزیب بوو کردیانم هێنامەوە کەرکووک لە کەرکووک بریانم مووسڵ بە قەراق هەولێری جوانە کە ڕۆیشتم ڕۆژایەکی خۆشم لێرە گوزەراندووە. ئەی هاوار کوردی هەولێر کەسێ بە دەرەوە نییە لە حاڵی من بپرسێ کە تۆ کابرا چکارەی یا چی لێرە لەم ناو قەفەزەی پۆلیسخانە چیەکەی تەنیا نەفەرێک وەک خولەفیزەیان گرت بێت بە 18 پۆلیسەوە منیان ئەگرت ئەبرد بە شەر نەبوو بڵێ حەسەن زیرەک بۆ شوێ بن باوکم بۆ من خولەفیزەم ئەمانە هەموو بەدبەختیە قەیناکە هەنامیانەوە 18 شەو لە سجنی کەرکووک ئابووم کەرکووک بۆ باوکم ئەیانەوێ پێشمەرگە ڕێنەگرن و حەسەن زیرەکمان لێنەستێنن یاخوا کورد هەر ببێت. یەکێ لە براکانم کۆنا هاوکلاسێکی بوو کە ببوو بە پۆلیس ئەفسەری پۆلیس بەنێو سەروان حەمیدی. سەروان حەمیدی لەگەڵ من قسەی کرد ئەو لە زندانی کرماشان بوو لە بەندیخانە بوو. وتی نایی بۆ ئێرە وتم وەڵا بۆ بێم ناوەڵا پێم خۆش نییە بێمە ئەوێ. وتی نە دۆستێکت لێرەیە حەزەکە بتبینێ. وتم دۆستی من ئەو کێ من باوەڕ ناکەم دۆستێکم ببێ کە لەوێ لە بەندیخانە بێ. وتی تۆ وەرە ئەیبینی. وەڵا ئیتر من بە سەی عەزیزی عەلەویم وتم با بڕۆین پێکەوە بڕۆین بزانین ئەوە کێ ئەڵێ سەروان حەمیدی ئەڵێ دۆستی تۆ و لێرە لە بەندیخانێ. کە چوین دەستوری دا بەو پاسەبانانەی کە لەوێ بوون وتی بڕۆن حەسەن زیرەک بێن کە ناوی حەسەن زیرەکمان بیست تەعەجوبمان کرد کە حەسەن زیرەک لە بەغایە ئەو لێرە چیەکە کە هێنایان باوەڕ بکە و لەوانە بوو حەسەن زیرەک نەناسم وای لێ هات بوو. ئیتر زۆر بێڕەنگ بوو زۆر کز ببوو تەنانەت ئەلەرزی ئیتر بە هەر حاڵ قسەمان کرد و لەگەڵ کاک حەسەن دانیشتین و باشە کاک حەسەن ئەمە چییە بۆ وات لێ هاتووە؟ وتی وەڵڵاهی ئەمە چەند مانگە کە ڕۆیشتووم لە زیندان بووم شکەنجە کراوم و عەزیەت کراوم. ئیتر باش بوو لەو کاتە لە دادگای کرماشانە چەند قازیەکی دۆستی خۆمان بوو ئەوان یارمەتیاندا و حەسەن زیرەک ئیتر هاتە دەرەوە. ئیتر هاتە دەرەوە و دوایەوە هات ئیتر وتی بەشک و کارێ بکەن بگەڕێمەوە سەرکار. گوتم ئاخر تۆ ئەمە ماوەیەکی زۆرە چەند ساڵە ڕۆیشتووی و لەوە لا ئیتر نەماوی لە ڕادیۆ و ئێستاش بەسەر چاو من پەیوەندی ئەگرم لەگەڵ ئەو کەسانەی کە لە تاران دەسەڵاتدارن. ئیتر هەم بە نووسی نامەم نووسی هەم بە تەلەفۆنم کرد بۆی ئیجازەیان نەدا وتیان بە هیچ شێوەیەکی تر نابێ بگەڕێتەوە. حەسەن زیرەک ئەگەر بمابا لە باتی ئەوەی کە ئێستا نزیکەی 110 گۆرانی لەگەڵ ئۆرکسترای کرماشان تۆمار کردووە لەوانە بوو زیاتر لە 1000 گۆرانی تۆمار بکردایەت. ساڵی 1972 هەژاری و نەخۆشی پەڕووباڵی بولبولی کوردستانی وەراندووە. ئەو بولبولە لە فڕین دەکەوێ بەڵام چەهچەهەی نانی شێتەوە و تا ئێستاش بەسەر ناڵشکێنەدا دەخولێتەوە و بارانە، نەورۆز، خانباجی، ناڵشکێنە،
مریەم بۆکانی، گەوهەرە، ڕێبوار و ڕێبوار، وەرە قوربان، ئامان دکتۆر، لایلای و دەیان گۆرانی تری لێ دەبارێ تا هونەری کوردی باڵای پێبگات و گەورە ببێ. لە ڕادیۆ کرماشان هاتەوە چۆ منتەقەی شنووە لە بیرمە لەوێ لەگەڵ کاک براهیمی خادری ببووە ڕەفیق دەچوون بۆ شایی پێکەوە. وا هات کە حەسەن زیرەک نەخۆشیەکەی لەوێ شیدەتی بوو، لێرە کاک حوسێن کورد برایەتی ئەویش ڕەفیقان پێیان کوتیان حەسەن زیرەک پیاوێکی گەورەیە و هونەرمەندێکی گەورەیە و با لەوێ بەبێ کەسی نەمرێ، حەدی یەخەر بیهێنەوە ئەگەر بژمرێ لە ماڵەکەی خۆت بمرێ. شتەکە وا هات مینیبوسێکیان گر لە بیرمە چوون حەسەن زیرەکیان بە ماڵ و کۆچەوە هێناوە و لێرە لە ماڵی حسێن کورد بوو، ماڵەکەی لە خیابانی سەخز بوو حسێن کورد. ئێمە زۆر جار لەگەڵ عەلی خەندان و لەگەڵ دۆستان دەچوونە عیادەتی کە لەوێ نەخۆش بوو لە ماڵە براکەی بوو ماڵە حسێن کورد. کاکەم برا گەورەم کاکەمینەم هات پێی وتم کوتی حەسەن لە شنۆ نەخۆشە. ئەرزێ ئاغا زستان بوو، ئەرزێ ئاغا بچین بۆ لای بچین بێنی چون بۆ شنۆ، لە شنۆ دیمانەوە ئەرزێ ئاغای خۆم کەم لەوێ ئەرزی کردی نەخۆشم بەم جۆرە وەڵا وتمان ئێمە هاتوون تۆ بەرین بۆ بۆکان. دکتر یار محەممەدی لێرە بوو، دکتر یار محەممەدی ئەو قەولی دامێ و کتیب چۆ زیرەک بێنە، هەت دەردەکی بێ من دەرمانی یەکەم چۆ بێنە. دەچوومە لای دکتر یار محەممەدی هەموو ڕۆژێ لێم دەپرسی، ڕۆژە بانگی کردم لەبەر دەواخانەی ئاغای براهیمی برادی لەوێ دارێکی چنار بوو، دارەکە خوارەوەی سوتا بوو. دکتر بانگی کردم وتی وەرە چوومە تەمەشام کرد لەوێ شتێک شەرگاوە، وتی ئاوە دیوە، وتی مادەری منیش دایکی منیش ئاوای لێ هات، دەردی حەسەنی گرت، ئاوە جەرجی ئاوای لێ هاتووە. حەسەن سەرەتانە گوزەراوە حەسەن 3 ڕۆژ میوانتە، 3 ڕۆژ. وتم چا دەبێ؟ وتی دەڵێم 3 ڕۆژ میوانتە، هەرچێکی خوات هەرچێکی کرد هەر قسەیەکی کرد هیچ ئیرادی لێ مەگرن، لە ماڵی خۆتان بیبەوە بخەوە. ئەو ڕۆژە بردمەوە بۆ ماڵێ، لەوێ گۆرانی بێژی دیکەم بان کرد، لەوێ دانیشتم بەربوونە گۆرانی کوتن. ئەرزێ ئاغای خۆم کەم ئەویش لەوێ بوو، ئاغای مەجیدی بوو. ئەو پێی دەکوت حەسەن کەلیمەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله بێنە، هەمووی دەکوت لەسەرەوە حەسەن تۆ لە من چاتری، تۆ لە من زۆر چاتری بەو جۆرە. ماوە تقریبەن تا 12 شەو ئێوە سەلامەت، 12 شەو بە کوتن بە قسەکردن بە پێکەنین 12 شەو تەواو بوو. حەسەن زیرەک نەخۆش بوو، 8 مانگان لەسەر تەختی کەوت. چێ دەتوانە بێ بە ئەم ئەو جارەی چووم ملاقاتم کردووە، چوومە عادەتی چێ دەتوانە بڵێ دەتمەن نەبوو پێشتمەنی دەبن بۆ دەبن سەنیرەکەی بنێ. ئەو دەمن 1 دانە پرستی لیان دەدا بە 5 قڕانان بوو، لێ دەدا بەندەرەکەی 2-3 ڕۆژ ئاهوەن دەبوو. چێ دەتوانە بڵام دارێز چوومەکەن حەسەن زیرەکی قڕانێک تمەنێک 10 100 تۆنم داوەتیە. ئەمان کوێرایمدایە حەسەن دەرما خواردیان کرد لە مەهاباد. حەسەن ئەو دەنا وانە بوو، حەسەن کوڕە خۆ هیچی نەبوو، هاتەوە ئێرە لە بیمارستان دەرما خواردیان کرد، حەسەن بە دەرما مرد. ئەمرێ خودای کرد بە فایتونمان برد، ماشێن و شت نەبوو، بە فایتون بردمان، لەنێو فایتونماندا ناو بردمان، لەوێ نامانە خوارەوە تەواوی مەلای بۆکانی خڕبوو بوونەوە، هەموو قورئان بەدەستەوە قورئانیان خوێند، قەبرەکەیان زۆر جواندا ناو خاوێنمان کردەوە و وەڵا دوایە هێنایان مردوشۆرەکە ئەو لایگرم لای سەریم گرت، سەبرێک نامانە نێو قەبر، قورئانیان خوێند و مەلاکان بەخۆیان بردیان لەسەردانا، دیگڵەبانیان کرد و قورئانێکی زۆریان خوێند و وڵایدی بەجێمان هێشت. بینیش پێچوو هەروە عیدەیەک لە
پیاوانی قەدیمی و مەلاوکەی خوددا ئەوانە کوتبوویان وەڵا حەسەن زیرەک دەبوو چون ئارەقی خواردۆتەوە نازانم چی کردو گۆرانی کوتۆ دەبوو لە قەبرستان نەینێژن بیبەنە جێگایشی دیکە وا هات مەسەلا خزم و دۆست و ئاخرەوە کۆبوو نەوتیان بابە حەسەن زیرەک وەسیەتی کردو کوتوێتی من ئەگەر مردم لە ناڵەشکێنە بمنێژن بەڵام ئیدی مەرحلەی ئەوەڵی ناشنی حەسەن زیرەک ئەمن بۆ خۆم لەگەڵ بوو بۆ مەرحلەی دووەمیش کە لەوێ دەریان هێناوەتەوە بردویان ناڵەشکێنە تەسلیم بە خاچیان کردووە لەوێژ من هەر لەگەڵ بوو من بووم ئەلی خەندان بوو ئەم گۆرانی بێژانەی ئێرەکە ئێستاکە هەن ئەوانە هەر بوون لەسەر قەبرەکەی بووم یەک نەفەر هات ماشێنی پێ بوو دانیشت قابێکی ئارە خێنا بەسەر قەبرەکەیدا کرد کتم کاکەەوە بووە و پێدا دەکەیت کتی بە خۆی لە گۆرانی کتێکتێکگە من مردم بە مێی بم شۆن و بۆیە پێیدا دەکەم وەڵاوای وانەیە کرد و یەک کەشی دەرێنانی نیوەی خواردە و کتی بخۆ من ناخۆم وەڵا خواردیەوە و دەستی بە قورئان خوێندن کرد دەگریا و قورئانیشی بەدەخوێند دەکو خاترەی حەسەن زیرەک نمونەیە خانەندەی وا نابێتەوە ئاخری گۆرانیش ئەوە نەخۆشم دەردم گرانە ئەوە نەخۆشم دەردیم گرانە دەرمانی دەردت بۆ من دەرمانە وای ناوە بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام جنیەتیا بسرەوەم خاکم وەسار بێلا نەخوام بێکەسوە بێدەر بێکەسو بێدەر بیار و هەودەم بێکەسو بێدەر بیار و هەودەم بێمەی و مەیخانە خۆم چی مەجنوونە خەڵاتم ئاوارەیە و کێوانە خۆم مەستەحەقی تیر و تاونەی ئاشنە و بێگانە خۆم من خاخاني